حتا ئیشەکان مەکەمەڵم ساڵ ڕادەسی ساڵ دەکات و بە ومێدی دامەزراندنەوە 8 ساڵە ڕۆژانە لە قوتابخانێکی دوودەوامی لە سلێمانی زیاتر لە 8 کاتژمێر بە خۆبەخشانە کار دەکات. تەنها هەڵاڵە نا، بەڵکو لە زۆرێک لە ناوەندەکانی خوێندن یا کارگوزار نییە یاخود بە شێوەی خۆبەخشی لەلایەن ژن و پیاوە بەتەمەنەکانەوە ئەو کارە دەکرێت. وەڵای بۆ 8 ساڵە چێ من لێرە خۆبەخشم هیچیان بۆ نەکردوم تا ئیسا. مامۆساش هیچ مەجبور نییە، مامۆساش ئەوە حاڵەکەیەتی ئەو موچەکەیەتی هەتا ئیسا هیچیان نەکردووە نە بۆ مامۆستانە بۆ کەس ئەوە من بۆ 8 ساڵە لێرە هیچیان بۆ نەکردم تا ئیسا. تەلەبەی داماوە لەویا کەسنی خزمەتیان کات و تەلەبە لە خۆی پیسەکات تەلەبە دوو لە ڕووی ئێوە ڕشێتەوە خۆی ئیتر سەرمایان نەبێ خۆی زۆپاداگرستان و کوژانەوەش خۆ مامۆسا ئیشی مامۆسانی ئەوەش ساحە پاکردنەوە پۆل پاکردنەوە باجی نەبێ تەلەبە لەکوێ پاک و تەمیزی بۆ کرێت تەلەبەی مەجبور نییە ئیش بکات. هەر سێکتەری پەروەردە نا، بەڵکو لە سێکتەرەکانی دیکەیش حکومەت بۆ پڕکردنەوەی کەمی کارمەند و فەرمانبەر پشتی بە خۆبەخشان بەسلووە و کەرتی تەندروستیش زۆرترین خۆبەخشی لە خۆ گرتووە. من لە ساڵی 2016 خۆبەخشم بە ئەو عەقدێک کە پێمان کراوە ئەوەی کە بەحساب نابێت داوای هیچ شتێ بکەین. نازانم ئەم عەقدە لە کوێ هاتووە ڕاستیەکەی کێ پڕی کردووە. ئێمەش بە حسابیەوە پڕمان کردووە ساڵێک 2 ساڵ ئەو پەری خۆبەخشی بکەین و شتێکمان بۆ بکرێ. کە ئەوە نزیکەی من لە 2016 کە خۆبەخشم تا ئێستا ناگرێ بەستێک کراوە لە ڕووی مالیەوە سوودمان پێگەێنراوە هیچ شتێکمان نییە. لە دوای بڕیاری ئەنجومەنی وەزیران بۆ کەمکردنەوەی تەمەنی خانەنشینی بە هەزاران فەرمانبەر و مامۆستا فەرمانی خانەنشینبوونیان بۆ گەڕایەوە و تا ئێساش ڕوون نییە ئاخۆ حکومەت لە بریەوان گەنج و وزەی نوێ دادەنێت یاخود نا. ئێمە 2 ساڵە خۆبەخشین بە شەرتێ ئەمری خۆبەخشەکەشمان بەواستە کردتەنان بە بەلاشش بۆی داوامکەین و هەستەمان بۆی کردووە. بەلعەدەل لەبەر ئەوەی کە سبەینی ئەگەر دامەزراندنێ گرێ بەستێ شتێک هەبوو ئێمە لە پێش هەنێ کەسی ترەوە بین کە لە ماڵە دانیشتن، بەڵام ئێستا سەر بە حەقی ئەوەی کە داوامی شەکەین بە بەلاش بە بێوی هیچ دینار وەرگرین داوامەکەین کری مەسرف لەسەر خۆمانە ئەو دەبە ئەوەشی کە ئەبێ بیخۆینەوە لە داوامەکە هەر لەسەر خۆمانە ئەبێ بیکرێ. ئێشتاکانە پێمان ئەڵێن ئەگەر 1 ڕۆژ بایکۆتکەن ئێمە ئەمرەکەتان هەڵەوەشێنەوە فەسلێکین وەک ئەوی کە هیچمان نەکردبێت لە کەرتی تەندروستیە بە شەرتی هەموو خەسخانەکانیان بە خۆبەخشە ڕوا بەڕێوانێ. زیاتر لە 10 ساڵە حکومەت یاریان بە پاساوی قەیرانی دارایی دامەزراندنی ئاشکرای لە کەرتی گشتی ڕاگرتووە و بەو هۆیشەوە زیاتر لە 250,000 دەرچووی زانکۆ و پەیمانگا دانەمەزراون. ئەوەش لە کاتێکدایە گرفتی کەمی و نەبوونی کارمەند و فەرمانبەر و مامۆستا لە زۆرێک لە ناوچەکانی هەرێمبوونی هەیە و حکومەت بە ناچاری بە خۆبەخش و گرێبەستەکان پڕی کردوتەوە. ڕزگار جەبار کێنێن سلێمانی.